سڵاوتان لێ بێ خۆشەویستان، وەک ئاماژەم پێکرد لە یادی دامەزرانی نیشتێتی نیشتیمانی کوردستان 47 ساڵ بەسەر ئەم یادەدا تێپەڕێت. وەک ئاماژەمان پێکرد لە ڕابردووە مێژوویەکی پڕسەروەری هەیە ئەم حیزبە کە بەشێک لە داستانەکانی وەک داستانێکی مێژووی و قارەمانێتی هەژمارکراوە نووسراوەتەوە. ئەوەی کە گرنگە قسەکردنا لە سەر بە دوکومنتکردنی ئەم بابەتانە بە تایبەت لە ڕووی هونەری و بە تایبەتیش لە ڕووی بەرەمێنانی فیلمی دوکومنتاریەوە کە ئەمانە بخرێتە بەرچاوی ئەو ناوانی کە لە داهاتووە زانیاری تەواوەتی یان شارەزای تەواوەتیان نییە لە خەباتی ئەو حیزبە یاخود ناساندنی ئەو کەسایەتیانی کە لە ڕابردووە بەرگری تەواوەتیان لە خاچی کوردستان کردووە. لە ئێستاێک لە دۆکومنتاریانە کە بەرهەماتۆ کەم بژی کەڵبژی لێرەوە دەستمان پێکرد کە ئەمە بەرهەمی بۆردی ئەرشیف و مێژوویەکێتی نیشتیمانی کوردستانە. قسە باسەکەم لە سەر ئەم بەرهەمە بە میوانداری بەڕێز کاک هەوراز محەممەد کە فیلم سازە. زۆر بەخێربێ قساکەن لەسەر بابەتەکە، بەڵام بەر لەوەی هیچ پرسیارێ بکەم پێکەوە بشێکی دوکومنتاریەکە بینین هەم بۆ خۆشەویستانیش و دواتر دەستگەین بە گفتوگۆ کەما فەرمو. دوای هەڵوەشانەوەی سەرکردایەتی و هەرەسی شۆڕشی ئەیلول، دوای تەسلیمکردنەوەی هەزاران پارچەچەکی گەورە و بچووک بە ئێران و عێراق، دوای پچڕانی هەموو شیرازەکانی ڕێخستن و پێشمەرگایەتی، بێئومێدیەکی ڕەش ڕوبەڕووی تاک بە تاکی کۆمەڵی کوردەواری بۆ و هەمومان پێی تاساین. لەو هەلوو مەرجەدا ئێمە هاتینەوە مەیدان، گوتمان نابۆ شکست و بەڵێ بۆ بەردەوامی خەبات و قوربانیدان. دەستپێکردنەوە سەخت، بەڵام بیر و باوەڕ پۆڵاین بوو، چونکە هەر تاسانی داڕماننا بەڵکو و لودبەرزی و تواناکانی بەغدا لە ئاستێکدا بوون، پەیوانە بوو جارێکی دی شۆڕشی کوردستان دەست پێ بکاتەوە. لەو پێناوەدا تەنانەت لەسەر قەوانە فیشەکێکیش کوردێکی لە سێدارە دەدا. نەخوازەڵا دەستپێکردنەوەی شۆڕش دەبێت چ کاردانەوەیەکی هەبوو بێت. با بیر و باوەڕ و پشتیوانی خەڵک دەستمان پێکردووە. کونج و زیندانەکان، پەتی سێدارەکانی بەغدا و مووسڵ، سەنگەرەکانی پێشمەرگایەتی و کەسوکارە، نەفی و دەست بەسەرەکانمان لە باشووری عێراق گەواهی چۆنێتی دەستپێکردنەوە و گەشە و پەرەسەندنمان دەدەن. داستانی خاڵە شەهاب و هاوڕێکانی نمونەیەکە لە سەدان داستانی هەستانەوە و بوژانەوە و سەرکەوتن. شۆڕشەکەمان بەردەخەن، بەڵام بە پێچەوانەی ئاواتوارە زویەوان ئەودا خەریەوانان بەدڵمانەوە هانی داین کە جارێکێکە سوێند و پات بکەینەوە بۆ شەهاب و جەعفەر و ئەنوەر و هەموو شەهیدانی کورد و کوردستان کە تا تۆمەیان نەبرێنین خەباتی زۆر بەردەوام بێت. دەستان خۆش بێت. بەر لە هەموو شتێکمەیە لەسەر ژانرای بەرەمێنانی دوکومنتارێکە قسە بکەم. شێوازی دروستکردنی ئەم داستانانە لە مێژووە وەکو ڕۆسینەمایەکی پێویستەکە چۆن کاری لەسەر بکرێت و فیلم سازیەکە. بەر لە هەر شتێ زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و پیرۆزبایی یادی 47 ساڵی دامەزرانی یەکێتی یەکەم. هەڵبەت ئەم چیرۆکانە چیرۆکی بەرخودان و تێکۆشانی قارەمانانێکن لە مێژووی هاوچەرخی کووردا. لە ڕاستیە ئێمە زۆر جار گوێمان لەوە بێڵێن کورد لە ڕووی مێژوویەوە نەیتوانیوە خۆی مێژووی خۆی بنووسێتەوە یان نەیتوانیوە وەک پێویست دۆکۆمنتی ڕووداوەکانی خۆی بکە. ئەم هەوڵە بچووکانی ئێمە
کە لێرەوە ئەیگەین لە ڕاستیە پێویستی بە دامی زۆر زیاتر هەیە بۆی بە شێوکی فراوانتر ئیشیتیا بکەین لە پێناو ئەو ئامانجایەکە ئەمە مێژووی بە تەنیایەکێتی نیشتیمانی کوردستانیە بەڵکو و مێژووی قوربانیدانی گەلی کووردە هەمووی مێژووی بەرەنگاربوونەوەی لە پێناو ئازادی و مافی مرۆڤ و هەموو ئەو چەمکانەیە کە یەکێتی لە سەرەتای دروستبوونیەوە بەرگری لێکردوون و لە پێناوی ژیانی حیزبی خۆی داڕشتووە کردوێتە دروشمی لەسەر و هەموو ئەم شتانەوە ئەوەی کە زۆر بۆ ئێمە گرنگە ئەم ئایدیایانە کە ئایدیای ڕەسەنی کوردایەتین ئایدیای ڕەسەنی بەرگریکردنن لە ئازادی بیگەگەێنینەوە بە ئەو جیلەی لە ئێستاە کە زیاتر لە ڕێی فیلمەوە ئەتوانێت زانیاریەکان وەربگرێت بۆچی سینەمامان هەڵبژاردووە بۆم ڕێگەیە هەڵبەت چەند ڕێگەی جیاواز هەن لە دۆکۆمنتکردن و ئەرشیفکردن و تۆمارکردنی لە ڕێگەی نووسین لە ڕێگەی بەڵگەنامەکان لە ڕێگەی چاپکردنی کتێب کە هەموو ئەم ڕێگایانە ئەگیرێنە بەر و هەر ئێمە لە بۆردی ئەرشیف و مێژوو هەموو ئەم شتانەکەین بەڵام هاوکات لەگەڵ ئەمەیە ئەوەی کە من هەمیشە بە گرنگم زانی و بۆردەکەش بەر لەوەی من بچمە ئەوێ بە پێویستیان زانی بوو ئەم بەشیان هەبێ ئەوەیە کە لە ڕێی سینەماوە لە ڕێی زمانێکەوە کە زمانی ئەم سەردەمەیە بتوانن بەشێک لەو داستان و بەشێک لەو ڕوودا و بەشێک لەو سەروەریانەی مێژووی یەکێتی کە مێژووی گەلی کوردیشە تۆمار بکەینەوە لە ڕاستیە ژانرای ئەم فیلمە فیلمێکی مێژوویە وەک بابەت وەک دروستکردنەوە دۆکۆدرامیە ئێمە لەبەروی ڕووداوەکانی ئەم فیلمە لە ڕابردووە ڕوویان داوە بۆیە لە ڕێی ڕیسێرچەوە توانیمانە ئەو کتێبانە بخوێنینەوە کە لەسەر ئەم ڕوودا و ئەم کەسایەتیانە هەبوون دواتر پەیوەندیکردن بەو کەسانەوە کە لە ژیانی ئەو هەڤاڵانە ئامادەیان هەبووە هاوڕێیان بوون هەڤاڵیان بوون لە تێکۆشانە بنمونە ئەم چیرۆکی خاڵەشا بوو هاوڕێیانی زیندان دروستبوونی کۆمەڵی مارکسی لینینی ئەندێشەی ماو سەرەتاکانی دروستبوونەوەی شۆڕشی نوێ و ئەو کاتێ هەرەزیەت چۆن یەکێتی جارێکی تر دروستە بێتەوەوانە لە ڕێی ڕیسێرچەوە ئێمە زانێرەکانمان کۆ کردوەوە دوایی مقابلەمان کردوون مقابلەی و کەسانەمان کردووە کە لەو سەردەمەیە لەگەڵ ئەم هەڤاڵانەیە بوون لە زیندان لەگەڵیانە بوون لە خەبات لەگەڵیانە بوون دواتر بەشێک لەم گێڕانەوەی ئەوان کە چیرۆکەکانیان بووە هەوڵمان ناوە لە ڕێی درامیەوە بە ئەکتەر بە شێوی سینەمایی سەر لە نوێ دروستیان بکەینەوە خۆتەزانی بینینی فیلم هەمیشە زیاتر ڕووداوەکانە بۆ بەرجەستەترە کاتەوە کاریگەرترێکە ئێمە هەوڵمان ناوە لەو ڕێگەیەوە بتوانین کارکتەرەکان پیشان بینەوە لەو ڕێگەوە بتوانین کەسایەتیەک بدۆزینەوە کە لە ئەسڵی کەسەکە خۆی چووە لە ڕێی جلوبەرگ مەیکەپ کۆمەڵک ڕوانگەی سینەماییەوە لە تەسویرکردن و ئەوانە مودێک بۆ ئیشەکە بدۆزینەوە کە مودێکی مێژوویانە بێ هاوکات بڵین لە سەرەتایە کەسەکان چیرۆکانی گێڕنەوە دوای تەحویلە بێ بۆ بەشە سینەماییەکەی کە بە شێوی درامی دروستکراوەتەوە تێکەڵ کێشەکە بێ هەتاوەکو کۆتایی فیلمەکە ژانرای فیلمەکە دۆکۆدرامیە ماوەی فیلمەکە 65 خولەکە ئەمە دووهەم فیلمی ئێمە لەم بوارەوە کە دروستمان کردووە فیلمەکەی ترمان ساڵی پار هەر لە 1.6 نمایشکرا لە سینەما دواتر لە کەناڵەکانی گەلی کوردستان و کورسات و بادینان و کەرکک وانە نمایشکرا بە ناوی یەکەم فیشک دوای بێدەنجی لەبارەی دروستبوونی یەکەمین مەفرەزە سەرەتاییەکان و ئەوانەوە بوو بەتابەت مەفرەزەی شارە زۆر ئەم فیلمەشمان لەسەر خاڵەشەها بوو هاوڕێیانی زیندان کە چۆن هەر لە سەرەتاوە پێش نسکۆی شۆڕش کەەوە ئەوان کۆمەڵک کادری چەپ لە بیرکردنەوەیە خۆیان ڕێگەخەن پێیان وایە ڕەنگە ڕۆژێک ئەگەر ئەم شۆڕ شەهرەسی هێنا بەدیل هەبێ و کۆمەڵک کەس بێکەوە بیرەکەنەوە کە ڕێخستنێک دروستکەن کە لە ناو فیلمەکەیە بە وردەکاری باسی کراوە دواتر لە دوای نسکۆم کەسانە چۆن ئەگیرێن چۆن ئەکەونە زیندان و ئەو قارەمانێتی لە زیندانە ئەوانەی ئەینوێنن هەر ئەوەی کە خاڵەشەهاب لەگەڵ هاوڕێکانی خۆیانەکەن بە قوربانی بۆ ئەو هەڤاڵانی ترکە پێش ئەوان گیراون پیانەڵەن کە ئیفادەکانیان بگۆڕن و ئەمان ئەچنە بەردەم پەتی سێدارە و بە دروشمی کەم بژی کەڵبژی تا ئەو پەڕی
ئازایەتی مەردایەتی ئەنوێنن کە گرنگترین خاڵ ئالێرایە وەرچەرخانێک لە بزوتنەوەی شۆڕژگەڕی کوردیە لە ڕێی ئەم دەستەواژەیەوە سەر هەڵەیاتەوە ئەگەر چی مەسەرەن لەو قۆناغەیە ڕێخستنەکانی کۆمەڵە بە جۆرێک نهێنی بوون بەڵام لە دوای شەید بوونی ئەوان شتەکە ئاشکرا بێ و ئەو دەستەواژەیە بە جۆرێک لە جۆرەکان مرۆڤی کورد لە هەرسەوە ئەباتەوە بۆ شۆڕش لە ناو شۆڕشیشە تا ئاستی گیانفیدایی ئەیباتەوە و ئێمە وەک کۆمەڵە گەنج بۆ وەفاداریمانە بۆ ئەو تێکۆشانە و من بەتایبەت وەک فیلمسازێک هەستەکەم بارێک لەسەر شانمان قەرزێکی مێژوویە بۆ ئەو تێکۆشەرانە کە ببیدەینەوە بە هەمومان لەگەڵ هاوکارەکانم لە بۆردی ئەرشیف و مێژوو لە مەکتەبی گەشە پێدانی بیرۆشیاری لەگەڵ و هاوڕێ فیلم سازانی کە بەیە کۆم فیلمەمان دروست کردووە کە زۆرن یعنیگەر پێ دڵم لە ناو ئەم فیلمەیە بە کاست و بەکر و لە بەردەم کامێرا و لە پشتی کامێراوە نزیک بە 6 کەس کاریان کردووە کە بەشێکی زۆریان بە خۆبەخشانە کاریان کردووە ئەم نەریتە مەبەستمانە لێوەی ئەو گەنجانی کە ئەو ڕۆڵانەیان بینیوەتەوە پێیان بڵین لە ڕابردووە تێکۆشەرانی ئەم گەلە بەم جۆرە خەباتیان کرد تا چەندم تەکنیکە نوێیکەی ساهێ لە پێشکەوتنی تەکنەلۆژیا هاوکارێبە لە باشتر گەیاندنی چیرۆکەکان بۆ کەسانی کە لە دواترا بەرەمێنێت کردو تۆ خۆت بەر لەوەی ڕۆژنامە نووسبی هونەرمەندی ئەزانی کە لە ئێستا زمانی سینەما ڕەنگە گرنگترین کاریگەرترین زمان بێت بۆ گەیاندنی هەر پەیامێک تۆ دیقەتی سینەمای ئەمریکی بە تۆ دیقەتی سینەمای وڵاتانی تر بە تۆ ئەو فیلمە مێژوویانی کە لە ئێستاە دروستەکرێن کتێبەکان هەن نووسەرەکان ئەنووسن خوێنەری چاکیان هەیە بەڵام ئەوەندەی فیلمێک ئەتوانێت چیرۆکەکە بە باشتر بگەێنێ هەمومان داستانی تڕوادە بە جۆرە لە جۆرەکانە ئەزانین بەڵام کاتێک کە فیلمی ترۆی ئەبینین جۆرێکی ترە هەمومان کارکتەری ئەبرام لینکۆڵ نەزانین لە ئەمریکایە چییە بەڵام کاتێک فیلمەکە لەبارەیەوە ئەبینین جۆرێکی ترە بۆیە لە دنیاە هەموو ئەو گەلانی کە مێژووی خۆیانیان بۆ گرنگە سینەما یەکێکە لەو کەرەستە هەرە گرنگ و کاریگەرانی کە کاری پێکەن بۆی مێژووی خۆیان هەم تۆمار بکەن هەم بۆنەوەکانی داهاتووی پیشانیان بنەوە چونکە مەسەڵەن ئێستا گەنجێک هەیە ئەو سەردەمەی نەبینیوە ڕەنگە کتێبێکشی نەخوێن بێتەوە لەو بارەیەوە بەڵام ئەوە ئەرچی ئەو دامەزراوانەیە کە ئەم جۆرەکارانە بەرهەم بێنن تا بەنەوەکانمان بڵین ئەوەی تۆ بلەم قۆناغەیە ئەی بینیت لە سەردەمێکە کۆمەڵی خەڵکی تر بەم جۆرە خەباتیان کردووە بە پێم مێژوەکەیەن یاخود گۆڕانکاریەکەن ینی ئەوانەی کە گرنگە هەڵێ بژێرن لە ڕاستیا چەند ئەجەندەی جیاواز هەیە لە بیرکردنەوەیە لەگەڵ هەواڵەکانم من بەش بە حاڵی خۆم پێم وا بوو ئەگەر دەعمی زیاترمان هەبێت کە بەداخەوە ڕەنگە وەک پێویست نەبێ کە من لێرەوە داواکارم کە سەررجەم ئەو هاوڕێیانی بەرپرسن لەم پرۆسانە لە کەناڵەکانی ڕاگەیان یەکێتی دەعمی زیاتری ئەمنەوە پرۆژانە بکەن و دەعمی ئێمە بکەن لە بۆردی ئەرشیف و مێژوو بۆی کاری زیاتر بەرهەم بێنین چونکە ئێمە هەم سەرمایە مرۆییەکەمان لەبەردەستە هەمیش بەڵگەنامەکانمان لەبەردەستە بەشی زۆری چیرۆکەکانیشمان ئامادە کردو من لێت ناشارمۆکا کردووە هەر خۆم لەو بەشە لەگەڵ هەواڵەکانم بێکەوە پرۆژەی 30 فیلمی دۆکۆمنتاریمان لە 76 هەتا 91 ئامادە کردووە و ئێمە ئامادەین بە بەردەوامی کار لەسەرم پرۆژانە بکەین و پرۆژەکان هەمووشان ڕیسێرچیان تەواو بووە ئامادەن بۆ دروستکردن تەنها لەسەر دەعمە مادیەکەی وەستاوە یەکێک لە بیرکردنەوەکان ئەوەی قۆناغ بە قۆناغ بین بەڵام هەندێک لە هاوڕێیانی ترمان پێیان وایە ڕەنگە مەسەرەن مەرجنیە پابند بین بە قۆناغەکانەوە مەسەرەن ئێستا فیلممان دروست کردووە لەسەر خاڵەشە هابوو هاوڕێیانی زیندان کە قۆناغە هەرە سەرەتاییەکەی یەکێتی و شۆڕشی نوێیە بەڵام ڕەنگە فیلمی دوای ئەوەمان لەسەر عەدەد جیازەکان بکەین کە قۆناغی هێشتاکانە یا لەسەر تیپی مۆسیقای شەید کارزان بکەین یا مەسەرەن لەسەر چوزانم لەسەر گۆڤارێک یا لەسەر کارکتەرێکی تر یا لەسەر چیرۆکێکی تر کە بۆ سلسلە مێژوویانین گرنگەوە ئێمە بەردەوامی لەسەر ئەو کارانە بەڵام پێویستمان بە دەعمی زۆر زیاتر هەیە تا چەند هەمانگیتان هەیە لەگەڵ هونەرمەندانی ترا بۆ بەرەمێنانی ئەم کارانە یەکێک لەو شتانی کە منی زۆر خۆشحاڵ کردو کاکردەوە کاتێک بۆم پرۆژە هونەریانە لەگەڵ هەر هونەرمەندێک قسەمان کردووە بە تایبەت لەگەڵ گەنجەکان بۆ هەر پۆزیشنێ بێ بۆ نواندن بێ یان بۆ کارکردن بێ لە پشتەوە لە بەشە هونەریەکانە هەمویان بە ڕەحابەتی سەدرەوە پێشوازیان لێ کردووە چونکە مێژوویەکی جوانە مێژووی
بەرخودان و تێکۆشانی گەری کووردە. ئەگەر کەسێک ڕخنەیەکشی هەبێ لە ئێستای حکومڕانی بەڵام مێژوەکە مێژوویەکی پرشنگدارە کەس ڕخنەی لە مێژوەکە نییە بۆیە هونەرمەندان هەمان زۆر بە سنگ فراوانی و پێشوازیمان لێکن کاتێک بۆ ڕۆڵێک پەیوەندیان پێوەکەی. زۆر باشە کاک گەورەس ڕاستە کەناڵەکانی ڕاگەاندن کاریگەری خۆیان هەیە لە نمایشکردنی ئەم دۆکیومنتاریانە تا چەند لە ئێوە گرنگە وەک پرۆژەیەک لە سینەمایان نمایش بکرێت بۆی خەڵک چەند ڕۆژێک نمایش بکرێت خەڵک بێت بیبینێ. لە ڕاستیە ساڵی پار فیلمەکە سەرەتا لە سینەما نمایشمان کرد دوای یامان بە کەناڵەکانی ڕاگەاندن ئەم ساڵیش لە ڕاستیە بیرۆکەمان هەر ئەوە بوو کە یەکەم جار لە سینەما نمایشیکەین بەڵام هەواڵانمان لە سەروتر پێیان وا بوو لەبەرەوەی ئەم چەند ڕۆژە دیداری یەکێتی ڕێکخراوە سەرجەم کەناڵەکان ئۆرگانەکان کەوادری یەکێتی سەرقاڵی مەراسیمەکانی دیداری یەکێتی بوون و ڕەنگە پرۆژەی تر لێرە و لەوێ لەسەر ئاستی شارەکان هەیە سابەرونە سەرکردایەتی کەرکک چوونەتەوە بۆ کەرکک لەوێ سەردانی ماڵە شەهیدەکانەکەن لە سلێمانی بە هەمان شێوە لە هەولێر بامان شێوە بۆی ینی کراژ نەبێ بەریەکەوتن ڕوونایوتیان لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە یەک تایمی دیاریکراوە فیلمەکە نمایشەکەین و ئەکەری هەیە لە داهاتووە ئێستا بۆنە هەر ئەم فیلمە لەگەڵ فیلمەکەی ترمان حوتی مانگ لە خانەقین نمایشیانەکەین بیرۆکەیەمان هەیە بیان بین لە کەرکووک نمایشیانکەین بیان بین لە هەولێر نمایشیانکەین ینی ئەمانەوێ بەتەنیا قەتیسی نەکەین لە سلێمانی بەڵکو بیبین بۆ شار و شارۆچکەکانی تر و هەر لە بۆردی ئەرشیف و مێژوو ینی حوتی مانگ کۆمەڵک چالاکیمان هەیە لە خانەقین هەم پێشەنگای فۆتۆگرافیمان هەیە کە فۆتۆکان کاک عەباسی ڤیدۆ هونەرمەند و وێنەگری شاخ ئامادەی کردوون و دوای ئەوە بە 2 ڕۆژ ئەم فیلمانە نمایشەکرێن. زۆر باشە قورس نییە ساختکردنەوەی ئەم مێژووە بۆ ئێوە گەڕان و سێرچەکانتان لەم بابەتانە کارکردن لە بواری مێژووە زەحمەتی زۆری پێویستە چونکە هەموو جارێک باسیەوەم کردووە تێڕوانینەکان لەلایەن کەسەکانەوە هەر کەسە و لە دیدگای خۆیەوە بووە ڕەنگە کاتێک تۆ کارێک بەرهەمێنی کەسێک بە دیدگایەک بینیوەتی کەسێک تر لە گۆشەنیگایەکی ترەوە تەماشای کردووە بۆیە ئەم دوو تێڕوانینە مەرجنیە وەک یەک وابن بەڵام هەوڵێکی زۆرین تاوەکو دیدگاکان نزیکەینەوە لە فیلمەکەی ڕابردوو ئەم فیلمەش ئەگەر بینەران بە دیقەتەوە تەماشایان کەن هەڵبەت خۆت بینیوتە کاتێک کەسەکان قساکەن قسەکانی یەکتری تەواوەکەن هیچ کەسێکیان نییە معارضی قسەی ئەوی تر بکە بەڵکو قسەکان یەکتری تەواوەکەن بەڵام لە کاتێکا کە تۆ دیقەت بە دنیای سیاسیانی ئەم کەسانە لە ئێستا دنیای جیاوازن ڕەنگە بیرکردنەوە سیاسیەکانیان بە تەواوەتی جیاواز بێت ڕەنگە تەنانەت لە کتێبەکانیشیانە لە نووسینی یاداشتەکانیشانە لەگەڵ یەکتر تەبانە بوو بێتن بەڵام ئێمە بە جۆرێک فیلمەکەمان دروست کردووە بە جۆرێک کۆنسپتەکەمان ساخ کردوێتەوە ئەم هەواڵانە کاتێک کە قساکەن هەمویان قسەکانیان یەکتری تەواوەکەن وەک یەک چیرۆکەکەمان بۆ جێڕنەوە بۆی ئێمە دژیەکی بەرهەم نەهێنینەوە وەک یەک فیلمەکە نمایش بکەین و ئەمەش حەقیقەتی ڕووداوەکانە بکەونە بەرچاوی بینەرانمان. دەستەکانە خۆشوێ سپاس بە بەشداریکردنە بەڕێز هەوراز محەممەد فیلمساز بە هیوای کاری باشتر و پرۆژەکانیشتان جێبەجێ بکرێت لە داهاتووە